سڵاوتان لێ بێزیزان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لە پایمی تۆ لەگەڵتانە بم. تەوەرێم جارەمان باز لە شتێکەکەین کە پەیوەندی بە هەموو لایەکمانەوە هەیە. ئێستا لەگەڵ هەر کەسێک قسەکەی ئەگەر چ ژن بێ چ پیا و چ کوڕ بێ چ کچ بێ چ بەتەمەن بێ چی ئەوانەی کە لە تەمەنی گەنجیان هەمووی ئەڵێ خۆزگم بە جاران واتە ئاوات بە پێشوو خۆمانەخوازیین. ئێمە بەرنامەکەی ئەم جارەمان تایبەتەکەین بەوەی بۆ هەمیشە ئاوات بە ڕابردووە خوازیین. ئایا خۆمان فاشلین لەوەی داهاتوویەکی جوانمان دروست نەکردووە یان تۆ بڵێ کاتێک بێ کەسانێک ئاوات بە ئێستای ئێمە بخوازن ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەن ئەوش لەگەڵمان بوو. جاران لە ماڵەکە هیچ گیرفان نەبوو تەنیا گیرفانی تێگەشی گەورەی ماڵەکە بوو ئەوەی کە کاتسپێ کرد. ئێستا بەداخەوە لە ماڵە کاتێگەشی دە گیرفانەیە بەڵام بە هەردە گیرفانەکە 50,000 تیانە کاکە. دائما ئینسان کە کەمی هەبوو سادە بوو سیلەی ڕەحم جێبەجێیەکە سادەتر ئەژی خۆشتر ئەژی دڵی مرتاحە. بۆ خەڵگاوت بە ڕابردووی خۆی خوازی مامە گیان جاران کەسایەتی هەبوو خزمایەتی هەبوو ڕەحم و بەزەیی هەبوو سۆس هەبوو بەڵام ئیستا بە بۆنی ئەم ئەنتێرنێتون بایلەوانێ هیچ نەماوە. جاران خۆشتر بوو جاران سیلەی ڕەحم هەبوو تێکەڵاوی هەبوو سیقا هەبوو بەڵام ئێستا زۆر ئەو شانە نەماوە. کاک حەمید بۆچی هەمیشە ئاوات بە ڕابردووی خۆمانەخوازی؟ وڵی لەبەروی هەر دنیا هەر بەرەو ناخۆشیە ڕاوە هەر ناخۆشە و تا بێ وەزعەکە ناخۆشترێ بێ بۆی هەڕێن ڕابردوو باشترە. ینی ئێستا تۆ بەراودی ئێستای خۆت لەگەڵ جارانی خۆت چ جیاوازەیەکی جاران بۆچی خەڵک ئاواتی پێخوازێت تۆ وەکو خۆت جارانە چ شتێکی تیا بۆ کە ئێستا لە دەستداوە؟ وڵی هەموو شتێک یعنی تا ئێستا هەمومان هەر وەزعەکمانەیە هە زۆر خراپە کات خۆی ئیش هەبوو هەموو شتێ هەبوو یعنی ئێستا بەعام خەڵک بە ئیشە هاتا بڵێن هەر دوێنە باشتر بۆ بەیانیاڵێن دوێنە باشتر و هەر ئەوە بەس ئەمە وەکو با بڵێن ئیش و کار و کەسابەت بەڵام ئێستا ئەگەر کەسانێکی کە دەوڵەمەند بن وەزیان باش بێ ئەوان شەر پرسییان لێ بکەڕڵێن جارانمان خۆشتر بوو. ئایا ئەمە ئەوە نییە خۆمان فاشلین لەوەی نەمانتوانیوە داهاتوویەکی جوان دروست بکەین تا ئاوات بە ئێستەی خۆمان بخوازین؟ بەتەشی دوایە بەڕای تۆ بڵێ کاتێک بێ خەڵکانێک ئاوات بە ئێستەی ئێمە بخوازن لە داهاتوویە بەڵێ هەتا بێ خراپترێ بێ وڵ هەموو وەزعەکەەوە هەموو شتێکەوە لەبەر دنیا لەبەر ئیشکردن لەبەر زروف هەمووی زروفەکە وای کردوە خۆمان گۆڕای خۆمانە گۆڕین ئەی چۆن ئەخە جاران زیاتر ئێستا خۆشی چییە چه خۆشیێکیە هیچ ئیدارێکمان ناتوە پارەیە نیە هیچ ئیدارێکی ژیانێکە ئیداری بگە ماڵم ناوەڵە ئەمە لە ڕووی ئیدارە و سەرۆت و سامانەوە بەڵام وەکو ئەوەی کە خەڵک باز لەوە کات جاران خەڵک زیاتر پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتر بووە دڵیان لە یەکتر قەدر ڕێزە بوو جاران تراومە بوو قەدر ڕێزە بوو زیاتر زیاران خزمەتی بە زیاترە بوو هیچ نیست هیچ شتێک لە مەیدانە نییە کەس ڕەحمی بۆ کەس نەماوە ناوەڵا ژیان نەماوە هیچ کەسی ناوێت. بۆچی وای لێ هاتووە ئەنی جاران بۆ خەڵک ڕێزی یەکتری ئەگەر یەکتری خۆشەویست بەدەمی یەکترەوە بوون بۆ ئێستا نەماوە نازانم مەسەلەکە چیە مەسەلەکە ڕەحم نەماوە نازانم بۆچی نازانم ڕەحمەکە بۆ نەماوە. بەڕای تۆ پەیوەندی بە ئیمان و کەزی ئیمانەوە نیە بەڵێ ئیمانمان زەعیف بووە بۆیە ئەوەمان هاتووە ڕەحممان نەماوە ناخێر قوربانی ئێستا تو کەسەکەی خۆ دەمرێ مانجێ لە ماڵە بێگە کەسی بێ هەر لە ماڵە ئەمرێ کەس نازانێت بۆ مدۆ ناچێت سەرچی بچێت سەرێکا کاکە بزانم ئەم مسڵمانە بۆ مدۆ سەرچی مدۆ ئەمری خوای کردووە ڕەحم نەماوە جاران ئێشێک بمدا لە شوێنە دوکاندارەکان هەمووی کەوتە دوای کاکە جیران ئەخکەوتە دوای بۆ ئامر ینی خەفەت بار بوو بە پێ هاوسێ و دراوسێ پێ ئێستا دڵمان ڕق بۆ بەرامبەر بەڵێ دڵڕق بوونا ئەی تۆ بڵێ کاتێک بێ خەڵک ئاوات بە ئێستا بخوازێ واللهی زەحمەت ئێستا لەم زولفە زەحمەت بێتەوە تایم نا خراپەش خراپ ئێستاوەنە وەزە خراپە کەس باوەماوە ڕەحم نەماوە ئیمانمە زەعیف بووە کەی بگەڕێتەوە بەجار ئارە وەڵڵا جاران خۆش بوو لە هەفتەکان ئێمە ڕێز و احتراممانە بوو قەتی گەڕ و کچمان لابوو وایان سیستەمە مەحمەد وەکو شەخسی خۆت ئاوات بە ئێستا دەخوازی یاخود ڕابردووت خۆشتر بە تایشی ڕابردوو خۆشتر بووە ڕابردوو خۆشتر بوو بەڵام لەوانەش لە داهاتوە
داهاتوو خۆشتر بێ نازانین جارێ ئەخر تۆ ئەگەر بینی تەم 5-6 ساڵی ئێستا نەخێر خۆش نەبوو بەڵام بینی پێشم 5-6 ساڵە خۆشتر بووە بەڵام بیهێنی پێش ڕابردووتر نەخێرە ماوەی ڕابردووتر خۆشتر بووە ڕۆمادیەکەی باز ناکەین بەس ژیان بەعامەڵە من ڕۆژ ژیان بەعام هەمووی وا بووە بێن لە هەشتاکانەوە بەرەو دووەوە لە نەوەتەکانەوە لە 91ەوە تا 6 ژیان خۆش نەبووە لە دوایەوە بەڵێ خۆش بووە بەڵام ئەم 5 ساڵی ڕابردوو ناخۆش بووە بەڵام هەر ناگاتەوە بە ڕابردووەکە ڕابردوو زۆر ناخۆش بووە ئەوەی هیچ بەڵام ئێستا هەر لە چاو جاران ناخۆشترە باشە بەڕای تۆ بڵێ داهاتوویەک دروست ببێت کە خەڵکانێک ئاوات بە ئێستا ئێمە بخوازن بەتەشیت بۆ نا هەموو خەڵک گەشتبینین یعنی من وای بینم بەپی ئەوەی کە خەڵکانێک لە کۆنا زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز بووە یان بۆ نمە ڕێز و قەدرەوانە زیاتر بۆ منەوانی کە دوێنم زۆربیان ئەڵێن جانان ڕێز زیاتر بووە پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر بووە خەڵک زیاتر بەدەمیەکەوە هاتووە بۆچی ئەم پەیوەندیانە ئێستا کاڵ بووە ئەوە ژەگەڕێتەوە بە مادە جاران ئەو مادە بەتەشیت مادە نەبوو کاکە جاران ئەم ئەلکترۆنیە نەبووە تەلەفۆن نەبوو کابراگەر بیویستایەشێک ئەحواڵیشە پرسێ مەجبوری چێ بۆ ماڵیان ئێستا سێرەکەی تەلەفۆنیەکە لەبەر سا تەلەفۆنی بۆکەیت و پێویست ناکاپشی پەیوەندی تەلەفۆنە ئەو خۆشەویستی جاران ناگۆڕێتەوە بەتەشیت چۆن تۆ من لە چێ تەلەفۆن کەم لە شۆتون 4 ساعت لە ماڵی کابراایەک دانیشم ڕێزیەگرم و احترام مەگرێت و ئەحواڵێ پرسم و بە تەلەفۆنی تۆی بڕێنیتەوە ئەوەی خۆت باسیەوەت کرد کە ڕابردووت خۆشتر بوو ئێستا چی لە دەستداوە کە ڕابردوو هەت بۆ کاواتی پێخواز بن تەمەنی شوام نییە چم لە دەزە بێجارێ من ئێستا بە تەمام ژیان بە تەواتی دروست کەمەوانێ ئێوە نیە گەنجانێک هەیە ئێستا بە تەمانی تو گەشتبینن بۆی ژیان خۆش بێ خەڵک هەیە لە ڕابردوشی لە دەزاوە خەڵک هەیە ئێستاشتی لە دەزاوە لە دەزان بەدەست من تۆ نییە بەدەست مادە نیە بەدەست حکوومەت نییە نەمەتەوە نیە خودی خۆمان خەڵک خۆیەتی تر خۆش ژیان وایە جاریا کەسێکی نزیکە لە دەستەیە ئەمە ژیانە لە دەست دەچێت هیچی بکەین بۆ دەسەڵات نییە کابرا سەرەکەی تووشی حادیسێکی بە سیارەکەی لە دەستەیە ئەمە چ ڕەبتێکی بە هیچ کەسێکەوە نییە ژیان خۆی وا ئەڕوا بۆچی خەڵک ئاوت بە جاران و ڕابردووی خۆی خوازێ بەڕای زاران چەند بەرنامەیەک وەکو ئیساکە وەکو معاش وەکو کرێی کارەبا وەکو پارەی زەریبە یعنی شتیان زۆر کردێتە سەر خەڵک زاران هەموو زاران جیاواز بوو ئەو شتانە نەبوو ئێستا ژیان قرس بووە بۆیە ئاوت بە ڕابردوو ژیان سا زۆر قرس بووە ئیتر ئاوان لێکرد بەڕای تۆ بۆچی خەڵک جاران کە پرسیاری لێکە ئەڵێ جاران ڕێز و پەیوەندی کۆمەڵایەتی و سەردان و هاتوچۆ و بەدەمەوەیەک و بوونیان زیاتر بووە ئێستا بەهۆی چی و ئەم شتەکەمی کردو ئێستا بەهۆیم بڵێ بەهۆی قەیران و بەهۆی قەیرانەوە نییە بەهۆی مەسوولە بەرزەکانمانەوەیە مەسوولە بەرزەکانمان لەبەرەوەی بۆ گیرفانی خۆیان هەوڵەدن بۆ میلەتەوە وڵاتن یعنی ئاگیان لە میلەت نییە ئاگایان لە خەڵک نییە بەس ئاگایان لە گیرفانی خۆیان هەیە هەتا ئێستا بینین مەسوولە گەورەکان بێنە سەر جادە و باسی شتێ بکەن باسی تەوەرێ بکەن باسی مەعیشەتی خەڵک بکەن نییە ناتوانن هەتا دێ شتەکان حسابەکەن شتی گرانەکەن سەر خەڵکی ئەکەن سەر میلەت باشە ئۆستا ئەمە لە ڕووی حکوومەت و وەکو باری دارایی باست کرد بەڵام بۆ ئەڵێن خەڵک جاران زیاتر ڕێزی لە یەکترە گرت ینی باسیم 4-5 ساڵە ناکەین باسی کۆنترەکەین لەگەڵێکی قسەیەکەڵێ جاران خەڵک زیاتر بەدەمیەکۆ بوو خەڵک زیاتر یەکتری خۆشەویست پەیوەندی کۆمەڵایەتی و سەردان و هاتوچۆ و ڕێزگرتن زیاتر بووە وەک لەوەی ئێستای بینین بەڕای تۆ بڵێ کاتێک بێ خەڵکانێک ئاوات بە ئێستای من و تۆ بخوازن زەحمەتە شتە بێت زەحمە نایەتەوە چووکەوەی کە ڕابردوو کرای سا تازە نایەتەوە چکێمە لەسەر و بەرنامەیە ڕووی بڵێ لە داهاتوە خەڵک ئاوات بە ئێستای من و تۆ بخوازێ قەت نابێ قەت نابێ ئەوەندە خراپە نەبێتەوە قەت شتیوا دروست نابێتەوە بڕوا ناکەم لە ژیان ماتر شتیوا بێتەوە ئێمە هەتا ئێستاکە ڕامان کێشات ناخۆشیمان بینیوە خۆشیمان نەبینیوە خۆیمە وتمان ئاواتخواز بن کە سەداق حوسێن بڕوخێت کە شتمان بۆ بکرێت بەس ئێمە زیاتر خراپتر بووین هەموو باز و هەموو شتێک زیاتر گرانی بوو هەموو معاشی خەڵکییان بڕی خەڵک هەموو کەم دەرامەتە سەردەمی سەدام باج و شت کەم بوو لەسەر خەڵک نەبوو شتیوا هەر نەبووە قانون هەبوو ڕێز دەبوو شتە بوو ئەو وەختە زمانی وەختە خۆشتر لە ئێستاکەمان باشە بۆچی دژایەتی سەدامەکرا و کاتە دژایەتی حکوومەتی باسەکرا زیاتی سەدامەکرا لەبەرەوەی کە سەدام حوسێن زدی کورد نەبوو بڵێن زدی کورد بووە هەکشی نەشی نەبوو بەس قانونی هەبوو قانونی هەبوو تا تۆ خۆتە گەر ئاگرێک دەستی تیانەکەی دەستە سوێ دەست ناسوێت
جاران لە ماڵێکا هیچ گیرفان نەبوو تەنیا گیرفانی تێگەشی گەورەی ماڵەکە بوو ئەوەی کە کاتسپێ کرد ئێستا بەداخەوە لە ماڵێکا تێگەشی دە گیرفانەیە بەڵام بە هەردە گیرفانەکە 50,000 تیانە کاکە دائما ئینسان کە کەمی هەبوو سادە بوو سیلەی ڕەحم جێبەجێەکە سادەتر ئەژی خۆشتر ئەژی دڵی مرتاحە. بۆ خەڵگاوت بەڕابردی خۆی خوازی مامە گیان جاران کەسایەتی هەبوو خزمایەتی هەبوو ڕەحم و بەزەیی هەبوو سۆس هەبوو بەڵام ئیستا بە بۆنی ئەم ئەنتێرنێتون بایلەوانێ هیچ نەماوە جاران خۆشتر بوو جاران سیلەی ڕەحم هەبوو تێکەڵاوی هەبوو سیقا هەبوو بەڵام ئێستا زۆر ئەو شانە نەماوە. بەڕای تۆ وەکو هونەرمەندێک بۆچی خەڵک ئێستا بەعام هەمووی خەڵک نەک تاکو و دوانوسیان هەموو خەڵک کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ ڕابردوم زۆر خۆشتر بوو بۆ خەڵگاوت بە ڕابردی خۆی خوازی مامە گیان جاران کەسایەتی هەبوو خزمایەتی هەبوو ڕەحم و بەزەیی هەبوو سۆس هەبوو بەڵام ئیستا بە بۆنی ئەم ئەنتێرنێتون بایلەوانێ هیچ نەماوە نە ڕەحماوە نە سۆزماوە بەزەی ماوە بە بۆنی جەنجەڵی ژیانەوە خەڵک وای لە بووە ئەم ژیانە وای لە خەڵکە کردووە کە بە هەرکەس بۆ خۆی هەوڵەیە جاران کەسێکی توانێت تو عیلە بەخێ بکە باشە ئێستا وەکوتە هەر کەسێک بۆ خۆی هەوڵەدا ئایا جاران خەڵک هەر بۆ خۆی هەوڵی نەدا چ شتێکی جیاواز بۆ لەوەی ئێستا کە خەڵک ئێستا حەزی بە جارانە لە کاتێکە هەر ئەم کەسەیە کە جاران بۆ نمونە ئێستا تەمەنی بۆتە 50 ساڵ جاران 20 ساڵ بووە 25 ساڵ بوو هەر خودی ئەم کەسەیە گۆڕاوە بۆ ئەم کەسە وای لێ هاتۆ ناتوانێت شتانی ڕابردووی خۆی دووبارە بکاتەوە خەڵک جاران ئەگەڕا بە دوای کەسابەتێکی حەڵاڵە بەڵام ئێستا و کەسابەتە نەماوە ژیان نەماوە بە بۆنێ خاستەیان قەیرانە قەیران وای لە خەڵک کردووە یعنی چی بەڵام ینی کەس پاری پێ نەماوە کەس ژیانی نەماوە کەس خۆشی دڵان نەماوە هەرکە بەرەکەت لە ناو کار و کاسپیان نەماوە لە ناو ماڵ و مناڵان نەماوە ئێستا خەڵک دڵی خۆش نییە خاڵی بەرەکەت چی مەیسە گەور بچی هەر نەماوە ئێستا هەموو کەسی مەشغوڵە بە شتێک بە شتێکی خۆیوانی مشکلێکی خۆیوانی بەرەکەت چی بمێنێ ئەو عەتفە نەماوە کە جاران ئەو ڕێزی گەورە بچووک هەبوو جاران باوکم لە دوور هەڵسە هاتوانێ هەڵسان بەی ڕامە کرد ئێستا ناو احترامە نەماوە ئێستا ئەو شە نییە ئێستا باوک بۆ خۆی کوڕ بۆ خۆی ئەولا بۆ خۆی بڵێ کاتێک بێت لە داهاتووە خەڵک ئاوت بە ئێستا ئێمە بخوازێ واللهی لەوانەشە لەوانەیە ڕۆژ بە ڕۆژ ئەڵە ساڵ بە ساڵ خۆزگامە پارە خۆی وەختێکی پێشینانە کەواتە هەتاوەکو زیاتر بژین وردە وردە پەیوەندی کۆمەڵایەتی لاوااسترە بێت هەتا ئەم دەسە ئاوا بڕوات خراپترە بێ هەتا دەستێن بەڵێ باشە کەواتە چۆن ئەو شتانەی جاران بگێڕینەوە بە خۆمان واللهی ترە بێ جا پێشتێکیەوە علاقی بەم زرۆفە هەیە ئەم حکوومەتەوە هەیە ئەگەر ئەم حکوومەتە بتوانێت ڕشکێکی وا دابنێ بۆ خەڵکە کە ڕەفات خاتە بەردەمی خەڵکە ژیان بۆ خەڵکە بگەڕێتوانێ ئەم ئەنتەرنێت و دارە بەردەکەەوەی سەر بەڵاو بۆتە بە ناو خەڵکە ئەوان زۆزەکەم بێتوانێ ئەو شتانش گەڕدۆلانگەر جێ خۆی کاری ڕازاندنەوەی ساراگەنی جوانکاری سارە و ئەو شتانەیە چاوەکەم باشە بۆچی خەڵک بەڕای تۆ ئاوات بە جارانی خۆی خوازێ وڵای ئەوەی جاران هەبوو ئێستا ینی نەماوە شتەکە نەماوە ئێستا جاران ئیش باش و خەڵک مرتاح بوو یعنی شتێکی وا بوو ئێستا بڵێم چۆنا لە هەموو ڕوویەکەوەی لە ڕووی هەموو ڕوویەکەوە ینی جاران باشتر بوو ئێستا بەڵێ باشە ئەوەیە خۆمان فاشترین لەوەی نەمانتوانیوە داهاتوویەکی جوان وەکو ئێستا دروست بکەین ئێستا کە نیمانە حتمما یان پەیوەندی بە چیەوە هەیە کە ئەو شتانەمان لە دەست داوەی ڕابوو بەخوا هەموویە گەڕێتەوە بۆ حکومەت قەزای حکومەت کەس دەگەم بۆچی خەڵک جاران زیاتر هاوکاری یەکتریە کرد ئێستا ئامادە نیە هاوکاری یەکتری بکە خۆ هەرمانم کەسێ بۆ نمونە کابرایەکە تەمەنی 45 ساڵە ئەم تەمەن 45 ساڵە 15 ساڵ لەمەوە بەر هاوکاری خەڵکیە کرد لەگەڵ خزمەکانیە پەیوەندی باش و دۆستایەتیە کرد ڕێزی لە چواردەوری خۆیە کرد بەڵام ئێستا هەرم کەسەیە ئەم هەموو گۆڕانکاری بەسەرات و ئاوات بە جارانی خۆی خوازێ وڵی کەس دەکەم حاضر نیم ئێستا هیچ شتێ بڵێ داهاتوو خەڵک ئاوت بە ئێستای من و تۆ بخوازێت بە تاکید وایە زۆربەی ئێستا ئاوت بە داهاتووە خوازێ ئەوت بە ڕابردووە خوازێ ئەوێ داهاتووشی وەکو ڕابردووی بەڵێ بەڵێ باسەکەواتە ئێستامان زۆر ناخۆشە هەر زۆر ناخۆش ئارەوەڵ قورس بۆ ژیان ژیان قورسە ئارەوەڵە هەمووی دەردومەینەتی وڵا ژیانی جاران خۆشترە لەوەکو ئێستا لەو قەیران و بێ بازاڕیە ئێستا خەڵک
خواخوایەتی بڕوە لەو وڵاتی خۆمانە خاصن گەنجەکانی خۆمان هەمووی ڕووی شخنکان و دوای جەنازەکان ناتەوە باشە بۆ خەڵک ئامادە بوو گەنجی جاران ئامادە بوو خۆی لەسەر وڵاتەکەی بدا بە کوشت خۆی شەهید بکە بەڵام ئێستا ئەڵێ جێ هێڵ آخر جاران ڕاستی هەبوو بەس ئێستا لەبری هەموو خزمێنە هەیە گەنجەکانیان پشتیان خسووە لەبەر ئەوەیە هۆکارەکەی ئەی بۆ ئەڵێن جاران خەڵک پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزتر بووە بەدەمی یەکترەوە زیاتر بوون هاوکاری زیاتر یەک کراوە خەڵک ڕێزی لە یەکتر زیاتر گرتو ئێستا ئەم شتانە نەماوە ئێستا ئەو شتانە نەماوە چونکە قەنەعەتەکە نییە قەنەعەت نەماوە قەنەعەتەگەر ما بە ئێستا کوردستان خۆشترین ژیانی هەبوو ئێستا من وەگو خۆم دەوڵەتی هەرێمی کوردستان لە ئابووری یەکەمە لە پارە یەکەمە بەس ئایا ئەو داهاتە چی لێدێ نازانم بۆچی ئەڕوا ناسانم ئێوانە بۆچی کاتێک کە قسە لەگەڵ دەوڵەمەندەکانی شەکەی ئەوانش هەر ئەڵێن جارانمان خۆشتر بووە ینی خەڵک هەمووی ئاوت بە جاران وایە ئێستاش تا من گراوسێمێ دەوڵەمەنە ئەڵێ خۆزگەم بە ساڵی 2012 لە ساڵی 2012 خۆشی نەماوە خێر و بەرەکەت لە وڵاتە نەما هەر هیچ نەما کۆ خێر و بەرەکەت تۆ بۆ نمونە جاران فەقیرەکە بوو یارمەتی دەدا تێگەی بەس ئێستا ئەوەش نەماوە خەڵک ئێستا گرتوێتی نوقان دیت ئەوەی هەشی بێ نایخوا هەمووی وایە ئێستا کاکە خۆی حاضر کردو بۆی بەڵای بخەمی و ڕاکات ئەی چۆن کاکە ئێستا براش ئێستا بۆ نمونە براش لەگە برا تەبانیە کاکە ڕاستگۆ نییە وەکو جارانیە برا جاران خەڵک لە ڕووی مادیەوە کەمی هەبوو بەڵام دڵی خۆش بوو کەمی هەبوو دڵیشی خۆش بوو دڵی بەچی خۆش بوو بە وڵاتەکەی خۆش بوو بەس ئێستا لەوەتیە و عزبێنە پیا بووە هەردانەیە لەلایەکەوە هاتووە خۆیەوە کرد وەڵام من حزبیەکەم ئەگەر هەر هەمومان حکومەتی هەرێم هەر هەمووی بە هەر پێنجانە بۆ نمونە بە هەر پێچەکانیشەوە دەست لەناو ئەدەست بنەوە کوردستان وەکو خۆی وەکو جارانی لێتەوە باشە بڵێ لە داهاتووە خەڵکانێک ئاوات بە ئێستای من و تۆ بخوازن زۆریش هەر زۆریش هەتا بێ خراپترە بێ وەزەکە وەزە حتا ئەوها بێ لەسەر مێزێک گفت و گۆ ڕێک نەکەون وەزە خراپتر دەبێ باشتر نابێ ئێستامان باشترە لە سبەینێ وردە خراپێ وردە بەرەو خراپی ڕوین آخر زەمان ژۆت نزیک بۆ تۆ کاکە نبینێت تۆ نیشانەکانی آخر زەمان وات دەریش تاکەوتووە جاران لە ماڵەکە هیچ گیرفان نەبوو تەنیا گیرفانی تێگەشی گەورەی ماڵەکە بوو ئەوەی کە کاتسپێ کرد ئێستا بەداخەوە لە ماڵەکە تێگەشی دە گیرفانەیە بەڵام بە هەردە گیرفانەکە 50,000 تیانە کاکە چکو پاشا گردانیە کەس نییە جاران یەک کەس هەبوو لە مالەکە کاسپێکە بەڵام بەداخەوە ئێستا لە ماڵەکە پێش مەعاشکۆری تایە تەنگامیان کە کاکە بە هەمیان 50,000 پێ نییە بەرەکەت نەماوە لە کات نەما ئێمەش بەرنامەمانیە کاکە جاران ئێمە هەمومان تێگەشی لە خانوویەکی گەڵابووین لە هۆدی کابووین و جامخانێکی نایلۆنمانە بوو هەمومان نسکێنە بۆیە ئەما خوارد پەڵپینە بۆیە ئەما خوارد هەچی بام ئێستا کە بچێتەوە ماڵە تەماشاکە خواردنەکەی بەدڵنیە لە دەرەوە نانەخوا کاکە ئێستا بڕۆ لەم شارە سەعەیەکە هیچ مەتەعمێ نامێنێت وەکو تۆڵی ئێستا هەرچەنە خواردنەکان خۆشترن لە زەتی زیاترە بەڵام سەرێکی هەمووی نەخۆشە هەمووی خەڵک بەدەست کێشەی جەستەوی و تەندروستی خۆی گیری خواردەوە ئەزیزەکەم خواردنی ئێستا لە سا هەشتا کیمیاییە من خزمم هەیە لە شارە زورە تێگەشی کاچێ بۆ سەر حدودە بۆ میوە ئەڵێ جاری وایە میوەکە خیارەکە پچکۆلێ ئەمنێ ئەڵێ پێ هەفتەی ئایدەوەرەوانێ باریکە ئەڵێ کە هەفتەی ئایدا چوانە باریەکەم کاکە هەمی بە کیمیایی بێ هەفتە ئەو میوەیە کە توی بینیێتە بازارەوانێ بەڕای تۆ بۆچی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە ئەم ڕێز و حرمەتی کە جاران خەڵک لە نێوانیان هەبوو ئێستا بۆ نەماوە یعنی بەهۆی چیوەیە کاکە ئێستا تەماشاکە ئەو پیاوانەی کە قەدیم تێگەشی زیاتر کۆمەڵایەتی بوون بەداخەوە کەسانی کۆمەڵایەتی ئێستا نەماوە ئەو نەخێر ئەو کۆمەڵایەتی نەماوە کۆمەڵایەتەکە زەعیف بووە تەماشا دەکەی گەورەترین کێشە لە بینی دوو پیاوی ڕیسپیا کێشەکان چارەسەر دەکرا ئێستا لە دادگاکانی چارەسەر ناکرا ئازیزەکەم یعنی بەهۆی لاوازی ئیمانی خەڵکەوە نییە ئیمانیان لاانەوە لاواز ئەنخۆەوە چۆن اینجا تا خۆی ئەمە با پێ بڵم ئێمە ینی با پێ دەستەوە ئێمە هەتا شۆڕشەکانی یەک لە دوایەکەکانی کوردستانە هەمویان لەژێر سێبەری تێگەشی ئەڵڵاهوە بڕە سێبەری ئیسلامە نەبێ نایەتوانیوە ئەوە قازیە ئەوە بارزانیە ئەوە تێگەشی شێ مەحمووە ئەوە شاسعیدی پیرانە ئەمانە هەمووی لەژێر ئاڵای ئیسلامە من کاکە ئەمانە خەڵک ئەو کاتە ئیمانیەوەنە بەهێز بۆ ئامادە بوو ئەمە بکە
بڵێ کاتێک بێت خەڵکانێک دروست بن لە داهاتوو ئاوات بە ئێستەی من و تۆ بخوازن ئەز دەکەم ئەو ڕاگاتنەکانە تێگەشتێکجار لە سا هەشتیان ڕاگاتنەکان و خەڵکان واچەواشەکەەوە با پێ بڵم معنیانیەتە تو مانگێکی ڕەمەزان ڕەبق ڕاتێکەی چوار کەلیمە قورئانی تیانە کاکە ئێستاش برەوە نزیکەی 25 کەناڵی کوردیمانەیە تەحداکەمەیان تێگەشی یەک ڕۆژیش بۆ چاوتروکانێکی قورئانێکی بخەنەسەر کاکە هەتا بەرنامە ئاینیەکانی ژێستا بە مەجموعە بەرنامە ئاینی بۆ زەعیفکردنی ئاینی ئیسلامە کاکە ئەنی پرسیاری وا لە مامۆستای ئاینیەکەن ئیحراجیەکەن کاکە ئەنی وا لاتۆ تۆ لە ئیسلامەکەش بکەیتە گومانەوە تۆ دوور کەوتینەتەوە لە ئاینەکەی خۆمان کە ئیسلامە بۆیە ئەمە مابەستەرات وڵات دوورکەوتین تۆ تێگەش تا وا خەریکن بە تەمان مزگەوتەکانی بچووکەنەوە کاکە وا بە تەمان مکەبەرەکانیش لابرن ئەڵەن ئیزعاجمانەکە وا ئێستا تێگەش مزگەوتەکان زۆرە ئەنی بێ بگەڕێنەوە بۆ سەردەمی تێگەشی پێش زمانی پێغەمبەر بێ مانگ لە کوولەکە بێت. عزیزان وەکووە بینن ئەم مامە بەڕێزە ئەڵێ بەهۆی ئەوەی ئێستا ئیمانمان زەعیف بووە دوور کەوتینەوە لە بەهاکانی ئاینی ئیسلام بۆیە ئەوە زەمان بەسەر هاتووە کە ئێستا هەمووی ئاوات بە جاران نەخوازێت. وەکووە بینین وەکو باسیەکات جاران خەڵک زۆر بەدەمیەکەوە بوو زۆر هاوکاری یەکتریە کرد پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بوو ئیمانی بەهێزتر بوو شۆڕشەکان کە کراون خەڵکانێک ئیمانێکی بەهێزیان هەبوو ئامادە بوون لە پێناو خاک و نەتەوەی خۆیان شەید بکەن بەڵام بەهۆی دوورکەوتنەوە لە ئاینی ئیسلام و زەعیفبوونی ئیمانی خەڵک ئێستا ئەو بەڵاو موسیبەتەی کە ئێستا خەڵک ڕەحمی بەرامبەرێکی نەماوە ئەوەی بەسەرات و ئێمە ئەچین زیاتر خەڵکە دوێنین بزانین لەسەرم بابەتە چی ما پێڵێ. جاران لە ماڵەکە هیچ گیرفان نەبوو تەنیا گیرفانی تێگەشی گەورەی ماڵەکە بوو ئەوەی کە کاتسپێ کرد ئێستا بەداخەوە لە ماڵەکە تێگەشی دە گیرفانەیە بەڵام بە هەردە گیرفانەکە 50,000 تیانە کاکە دائما ئینسان کە کەمی هەبوو سادە بوو سیلەی ڕەحم جێبەجێیەکە سادەتر ئەژی خۆشتر ئەژی دڵی مرتاحە. بۆ خەڵگاوت بەڕابردی خۆی خوازن مامەجان جاران کەسایەتی هەبوو خزمایەتی هەبوو ڕەحم و بەزەیی هەبوو سۆس هەبوو بەڵام ئیستا بە بۆنی ئەم ئەنتێرنێتون بایلەوانێ هیچ نەماوە جاران خۆشتر بوو جاران سیلەی ڕەحم هەبوو تێکەڵاوی هەبوو سیقا هەبوو بەڵام ئێستا زۆر ئەو شانە نەماوە. دائما ئینسان کە کەمی هەبوو سادە بوو سیلەی ڕەحم جێبەجێیەکە سادەتر ئەژی خۆشتر ئەژی دڵی مرتاحە. دائما کە تۆ پارەت هەبوو کێشەکانت زیاکە کێشەکانت چازارەکە کێشەی مادی زیاکە کێشە دائما قەلەقی بۆی زیاتر پیاکەی بەڵام جاران کە خەڵک من تەمەنێکمەیە 55 ساڵە زۆر بە سادەی لە دوو ژووری گڵە ئاژیان زۆر لە ئێستا ژیانمان خۆشتر بوو بە ڕوعێکی ئێستاش دەوڵەمەند نەبووین کەمی هەبوو جاران بەڵام دڵیشی خۆش سادە بوو کەمی هەبوو سادە بوو بوغران نەبوو لە خۆی بایی نەبوو کە جاران دەوڵەمەندی جارانیش لە بایی نەبوو لە خۆیان بوغران نەبوو بوون بەڵام هاوکاری فەقیر ئەکرا بۆ نمونە ئەگەر پرسەیەک ببوایە ماڵی پرسەکە بە هیچ شێوەیەک خواردنیانەکە لە ماڵی خوانن عەزیەتیان جێشە خەڵکی دەور و پشت من خۆم خەڵکی ئەم بکڕژم با بێنم بکرد جوایە کە تەعزیەکە با لێرەنە خاوەن پرسە هیچ زەقی تێ ناکەوت بەڵام ئێستا خاوەن پرسە بەڵێ لە ماڵی منەوە لە ماڵی تۆ لە ماڵی چکەوە خواردن ئەڕۆژ 4 ڕۆژ هەموو شتێکە ڕۆژ بەڵام ئێستا هەر ئەسڵن پرسە باوی نەماوە ئینسانێک ئەمرش ڕەسیدی بۆ دانانن ینی بە پێکەنینەوە لێ فڵان کەس مرد جاران لەم بەکرەجۆیی منە کە هیچێک بمردایە تا 40 ڕۆژ نە ڕادیۆ ئەکرایەوە تەلەڤیزۆن نەبوو ڕادیۆش ناکرایەوە بۆ قیمەتی ئینسان هەبوو بەڵام لەگەڵ زیادبوونی مادەکە قیەمی ئینسانیش دابەزیوە باست لەوە کردوتە ئێستا خەڵک ئەو پارەی کە پەیەکە زۆربەی حرامی تێکەوتووە هەمووی ینی ڕێزمەیە لە 95 بۆ 96 وتەوە 98 پارەی حرامە کە پارەی حرام چوو هەج ماڵێکەوە خیەم نامێنێ ئەدەب نامێنێ سیلەی ڕەحم نامێنێ کەسێکم ئەمانە ئێستا چی جاران کوا پارەی حرامە بوو جاران کوا دزی هەبوو جاران کوا قاچ و قوچە و فێڵ هەبوو تەراز و بازی هەبوو ئێستا خواخوات تەرازۆکە ئاوا بکەن نیە تەرازۆکە دێنێکە گۆشتەکە بە 34 ئەڵی گۆشتی ژوورەکەم بە 34 عوبەتی گڵاوەکە یعنی خۆیان تەراز و بازیەکەن دوقمەی حرامە خۆن کە دوقمەی حرامی شو هەج ماڵێکە خوا پەنامان بە شیرازە نامێنێ قیەم نامێنێ ئەدەب نامێنێ ئەو پارە حرامەی ئێستا هەمووی خەڵک دڵی توندە خەفەتە خوان هەمووی سەبەبەکەوەی هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پارەی حرام و پارەی زۆرش اینجا کوردەواری خۆمانەڵێ ئەڵێ کورد کە پارەی هەبوو یا ژنێن یا پیاوە کوژێ بەڵام ئێستا ژنی شێنێ پیاوی شەکوژێ دڵیشی نامرتاحە
زۆر نامرتاح دایم قەلەقە چەندێتر پیاکە بەڕای تۆ بڵێ لە داهاتووە خەڵکانێک دروست بن لە دوای من و تۆ ئاوت بە ئێستا ئێمە بخوازن قەت هەتا ئاوا فێری لقمەی حرام و پارەی حرام بن هەتا من حەزکەم چی لە جیفانی تۆ دەری بێنم بۆ خۆم قەت مرتاح نابم بەڵام خۆزگا ئەوەی کە من بۆ خۆم پێم خۆشە بۆ تۆش پێم خۆش وایە خۆزگا ئەوە تۆ ئازارێکت هەیە خۆزگە بەشدار و مالێکەڵتا بەڵام حەزەکەم ئازارەکە زیاتر بێ ئەمە چی وای لێکردووە بەڵێ حەسوود مەرامەرێکی کابرا فێلایەکی هەیە ساری دوو سارشەیە ئەڵێ فڵان کەس و ساری بەچی کاکە ئەی تۆ بەچی یعنی حەسوودی بۆ بەرامبەرەکەی بەکە لەو زیاتریشەیە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە پارەکەمان حرامە جاران خۆشتر بوو جاران سیلەی ڕەحم هەبوو تێکەڵاوی هەبوو سیقا هەبوو بەڵام ئێستا زۆر ئەو شانە نەماوە چی تەکنەلۆژیا چەندە تاسیری لەسەر ئەو پەیوەندیان هەبوو تەکنەلۆژیا ئەم وڵاتی تێکدا تێشیدا لەبەرەوەی جاران تۆ کەسێکە بیری کەسێک دەکرد کەسێکە خۆشەویست ئەچووی بۆ لای بەڵام ئیساژێنە ئەگەر بیرێ بکەوێت تۆ تەلەفۆنێکی بۆ بکەیت ئەگەر تەلەفۆنێکی بۆ ئەمە چییە ئەمە خراپ بەکارەهێنرێ ئەو خۆشەویستی جاران نەما ئەو سیقەی جاران نەما ئەوەی کە تۆ ئێستا بە تەلەفۆن و بە تەکنەلۆژیا ئەو پەیوەندیانی جاران ئەوکەن بەڵام ئەم تەلەفۆنە بۆکو ڕۆتیناتی لێ ناتە بۆ کۆی لێ ناتە بۆی کەسەکە گلید لێ نەکە نەک لەبەرەوە خاتریەوەی کە خۆشتەوێ یان لەبەر خاتریەوەی کە بچی هاوکاری بکەیت جاران نەچوو بە فعلەن هاوکاری تەکرد لە نزیکیەوە بووی بەدەمیەوە بووی قسەت بۆ کردیانی هانت دەدا بەڵام ئێستا تەلەفۆنەکە بۆ ئەوەیە بڵێ گلەیم لێ نەکات ئەوەیە گلەی لێ نەکە ئەژیناوەکو خۆشەویستی نیە تۆ کەسێکە خۆش بێ سوکنایەت بۆ نایکە ژۆر لە دەنگی بێ حەزەکەی بیبینیم باوەشی پیاکەی تێگەی ئەم لاولای ماچکەی دانیشی لەگەڵێ جاران خەڵک ئەگریا بەسەر یەکتریشە بەڵێ جاران لە دەیەکانە بە شتێکی خۆش ئەگەر ئەمان مردویان هەبواە یەکێک ئەچوو بانگی ئەوانێ کرد بۆی یارمەتیاندان لە قەبر هەڵکردنەکە ئەگەر حەفلەشیان هەبواە هەر بە عینی شێوە یەکێک ئەڕۆی هەواڵی بۆیانە بەڵامی سە تەلەفۆنێکە ئەڵێ ئەگەر نەژیەک لێو لێ ناکەم ئەگەر نەژیەک لێو لێ ناکەم یعنی ئەمە شتێک نییە ینی بیت منێ گرنگی نییە بەلامەوە نەوەڵا براکەم ئەم وڵات تۆ گەنجی تو منیش گەنجم بڵێ لە داهاتوویە خەڵک ئاوت بە ئێستای من و تۆ بخوازێ جیل بە جیل ئاوات بە پێشترە خوازن چۆن ئێمە ئاوات بە پێشی خۆمانە خوازین جیلێکیش دێت ئاوات بە من و تۆ خوازێ ئێمە هێشتا باشین بەڵام جیلەکانی داهاتوو زۆر خراپترە وردە وردە تەکنەلۆژیا ئەو شتانەی کە جوانن لێما وەرەگرێتەوە هەمووی وەرگرتوێتەوە هەتاوەکو ئەم دەقەوەی من بیرم بێ زۆر شتی لێ وەرگرتوینەتەوە زۆر شت بۆ نمونە لە ماڵێکە هەر لە ماڵێکە ژن و پیاوەکە دانیشن دوو کەلیمە قسە بێ خۆ ناکەن ئەو مەشغۆڵی مۆبایلەکەیەتی ئەمیش لەم لاوە مناڵەکەش لەو لاوە چی ئەکانایکە ئەم دایک و باوکە ئاگان لێنی ئایپا دەیشانداوەتە دەست ئەویشۆ هەر لە ژوورێکە هەر سێشان مەشغۆڵن بەڵام لەگەڵ یەکترینە بە مۆبایلەوە بە تەکنەلۆژیاوەی تر شتان حەزی لە ژیانی ئێستا نییە ئاوات بە جارانی خۆی خوازێت والله جاران سیقە لە بینی هەموو کەسێکە هەبوو لە بینی هەموو چینیش ئەم وڵاتەیە هەبوو بەڵام ئێستا هەمووی پرۆپێڵ لە یەکتری ئەکات هەمووی خۆڵی یەکتری ئەبڕێت اینجا سیقە نەماوە اینجا چونکە کەس بەرەکەت نەما لە ماڵە کە بەرەکەت نەماوە سەرجاران لە ماڵەکە یەک نەپەریشی بکەدا عایلەیەک بە کاملی بۆ خۆی بە ئیسراحەت مەکتەبی تەواوە کرد ژیانێکی خۆش ئەژیان بەڵام ئێستا سیرەکەی لە ماڵێکە هەر هەمووی هەوڵ ئەدات هەمووی مەعاش خۆر هەمووی هەوڵەدات چونکە حەقی ئەو مەعاشە نادات سیرەکەی بەرەکەت نییە لە ماڵە فریان ناکەوێ ئیتر دەست بۆ هەموو لای ڕائەکێشێ ئەمەی کە ئەم حاڵتە ڕوویدا خۆمان فاشلین لەوەی کە نەمانتوانیوە داهاتوویەکی جوان دروستکەین یان پەیوەندی بەچیوە هەیە ئەو شتانەمان لە دەستداوە واللهی زۆری پەیوەندی بە خۆمانەوە هەیە خۆمان بە پرسیار نین ئێستا کە من وەکو خۆم نا ئێستا خۆم لەم دوکانی جوملەم هەیە لێە ئەو شتێک کە خراپ بێ بە خەڵک ناڵێن باش بەڵام هەیە شتەکەی خراپ یان شتەکەی وان نییە ئەڵێ کاکە بەشت واژ نییە شتەکە خۆمان ئێستا سێرەکەی چی بۆ دایرێک ئەچی بۆ دایرێک کابرا دانیشتۆ لەسەر کورسیەک حساب بۆ ئەم خەڵکە ناکەکەوە لە دەرەوە سەری گرتووە یان چاوەڕێی تیشەکەی بۆ کە بۆی ناکات بەڕای تۆ بڵێ لە داهاتووە جیلێک دروست بێت ئاوات بە من و تۆ بخوازێ بە ئێستای من و تۆ بخوازێ ئەگەر ئاوا بڕۆ ئاراوە ینی وردە خراپە بەرەو خراپی ئەڕوە
ئێستا کەی وەکو جارانە هەتا بێشتە جوانەکانمان لەدەست دەدەین واللهی ئەگەر ڕوو لە دین نەبین بە خۆمانە نەچینەوە بەرەو خراپتر ئەڕوا زۆریش گەورە بیرمەندی عێراقی عەلیوەردیە فەرمێت لەبەرەوەی مرۆڤەکان نەیانتوانیوە داهاتوێکی جوان بۆ خۆیان دروست بکەن یاخود فاشل بوون لەوەی داهاتوێکی جوان دروستکەن بۆیە هەمیشە ئاوات بە پێشوو خۆیان نەخوازن ئەوەی بینیتان ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەوەی بۆچی جارانمان خۆشتر بوو ئاوات بە جاران نەخوازن زۆربیان باسییان لەوە کرد قەنەعەت نەماوە ڕێز و خۆشەویستی جاران لە نێوان خەڵکان نەماوە کە بەهۆی دابەزینی ئیمان و لاوازی ئیمانی خەڵکەوەیە و نەبوونی ئەو بەرەکەتەیە کە جاران لەناو کار و کەسپی و لەناو ماڵی خەڵکدا هەبوو بۆی هاوکاری یەکتریان نەکرد بەرەکەت لە ناوی شەکانە هەبوو یاخود ئەگەر لە ڕووی مادیەوە پارێکی کەمیشان هەبوو بێ سامانێکی کەمیشان هەبووە لەبەرەوەی هاوکاری یەکتریان کردووە دڵیان بۆ و سامانەکەمە خۆش بووە یاخود بەرەکەتی تیا بوو بۆی هەمیشە تەندروست بوون بۆی هەمیشە هەر کاتێک کەسێک شتێکی لێ بەسەر هاتبێ هاوکاریان کردووە بۆیە بەرەکەت لە ماڵیانە هەبوو ئێستا بەرەکەت نەماوە کاسبی حرام زۆر بووە خەڵک بە ناچاری پەنای بۆوانە بردو بۆیە تووشی هزار دەرد و بەڵام موسیبەت بووە ئاواتی خۆشگوزارانی بۆ هەموو لایەکە خوازین پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ